ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم. لە ڕێزمانە فێریان کردم ژن یەک بڕگەیە، لە عینە پێیان وتم سەر بە مەکرە و سێوی دەستی بەتەفرەیە، لە نەریتە هەموو جستەی هەر نەفرەتە، پێکەنینی پڕ لە تاوان و دەلەسەیە، لە ڕێوبانە وریایان دەکردمەوە بۆی مەڕوانە، ئەو مین ڕێژکراوی عەورەتە یا قرتاڵەی غەریزەیە. لە شعرا ژن فریشتەیە، چاوی مەستی پڕ تەلیسمی جوانیە، بە ژنوباڵای هەیکەلی یۆنانیە، لە ڕۆمانە گۆرکی دەڵێ ژن دایک ئەو سەرقافڵەیە، لە ئەمڕۆدا ژن بۆی هەیە ببێت بە هەور و بەسەر ئەفریندا ببارێ، ببێت بە خۆر و لە قەندیلەوە هەڵبێ، ببێ بە مانگەشەوی خوایی و شەرابی تریفە بە ئێوارانی مەهابادا بڕژێنێ. لە ئەمڕۆدا ژن لە مامێکی جادووییە، چەندە بیبڕن بیسووتێنن سیمرخاسە، لە سوتماتی خۆیەوە سەردەردێنێ و دیسانەوە دەژێتەوە. بە شایەتی جەرگی هەڵقرچاوی مێژوو ژن گەورەترین ستەرگەیە، زۆر گەورەتر لەوەی هەیە، ئەگەر دەقیشی پێبگرن وەکو گەردوون، ئەگەر دەقیشی پێبگرن وەکو گەردوون، ئەو هێشتا هەر لە جوڵەیە، ئەو هێشتا هەر لە جوڵەیە، ئەو هەر هەیە. ئەزیزانم خۆشەویستانم، ئەو کاتان شاد بە خۆشحاڵیەوە جارێشتیش هاتنەوە خزمەت ئێوەی بەڕێز بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی تازەی مۆمی بەرهەتاو. بەڕاستی ئەم بەرنامەیە بۆ من وەکو شەخسی وەکو تەڵعات زۆر تایبەتە، دڵنیام بۆ ئێوەش تایبەت دەبێ، لەبەرەوەی تایدا میوانداری کەڵە نووسەرێک، ڕخنەگرێک، خوێنەوارێکی باش، نووسەرێکی باش، مامۆستا و هاوڕێ و برای گەورەمان مامۆستا عەبدوڕەحیم سەرەڕۆ. مامۆستا بەخێراتی. زۆر زۆر سوپاسان دەکەم و سوپاسی ئەو میوانداریە جوانەتان دەکەم و سوپاسی ئەو کەناڵە بەڕێزەتان دەکەم و سوپاسی ئەو هاوڕێیانش دەکەم کە ماندووە بن لەگەڵمان. قوربانی مامۆستاجان. مامۆستێمە بەبەرزام 300 ساڵ بێکەوە ئیشمان کردووە و دەمێک یەکترمان نەدیوە، بەڵام هەر گەشاوی وەکو جاران مامۆستا ئەتۆ شعرانە دەنووسی لەسەر خۆشەویستیوانە لێ ناگەڕێ پیربی یان لێ ناگەڕێ گەورەبی؟ مامۆستاگیان ئەو شعرا نینی خۆی هەیە، ریتمی خۆی هەیە و باس لە دایکانە کات، باس لە خۆشەویستی ئەو ئینسانانە ئەکاکە زۆر بەداخەوە لە ناو زۆربەی کۆمەڵگەکانی ئێمەدا پەرایوەست کراوە. ڕاستە. مامۆستا لە کێوە دەنووسی؟ قوربان من ناڵێم لە کەیەکەوە نووسم، بەڵام کە مناڵ بووم زۆر حەزم بە لەبەرکردنی شعر بوو، لە لەبەرکردنی شعرا یعنی دەست بەجێ شعرەکان لەبەرە کرد و خۆم بۆ ئاماجا کرد بۆ قوتابخانە. لە پۆلی یەکی ناوەندی بووم بۆ یەکەم جا هاوڕێیەکەم ناوی نیزام عەلی بوو لە کەرکووک مامۆستا. لە کەرکووک کتێبێکی شاکر فەتاحی بۆ هێنام بە ناوی پێکەس، هەر دوای ئەوە دەست بەجێ کتێبێکی تری بۆ هێنام بە ناوی حاجی قادری کۆیی، ئیتر لەوە دوای ئەوە من دەستم کرد بە کتێبکڕین و بەخێننەوە.
یەکەم شعرم لە ساڵی 1970 بەناوی ماچەوە لە ڕۆژنامەی هاوکاری بڵاوبۆتەوە. بەس خوێندنەوەکەت کۆنترە مامۆستا؟ خوێندنەوەکەم کۆنترە بڵێ. مامۆستا لە عایلتان لە بنەماڵەتان ئەدەبیات هەبوو یان؟ لە بنەماڵی ئێمە نەک ئەدەبیات لە باوکم لە دایکم ئەلفوبیان لە یەک جیان ئاکردەوە. ئەوە یەکێ بوو لەو هۆکارانەی کە باوکم زۆر کاتە زژم بۆسێتەوە بڵێت تۆ پارە بۆ بە کتێبەدەی ئەوە شوای لە من کرد کە زیاتر با بڵین ئەو بەلەنگار بوونەوەی وای لە من کرد زیاتر بکەمە عینادی و زیاتر بەرگری لە خۆم بکەم بۆ ئەوی کتێب بکڕم. نوکتەیەکی خۆش ئەگەر مەجال هەبێ سێ ڕۆژبەر لە جەژن لە پۆلی سێ ناوەندی بووم. سێ ڕۆژبەر لە جەژن کەوتووە مانگی هاوینەوە. باوکم 5 دیناریدا پێم وکە 5 دینار زۆر بوو. بڵێ وتی بڕۆ قەمیسێ بۆ خۆت بکڕە. منی شوم لە بازار هەر لە پاسەکەدا بەزیم جەران هیم بوو، تێمس بوو، تێمس و پۆڵۆنی بوو. دا بەزیم سەیرم کرد کتێبەکەی ماکسیم گۆرکی ئەوەی کە لێرەیە ئاماژەم پێداوە دایک چەند جوانە گەشتێتەوە، چەند جوان دانیشتووە سەیرمەکە لە جەمخانەکە داینابوو. چوومە ژوورمەوە کتێبە بە چەند ئەوتی بە 4 دینارە. گەڕامەوتم با بڕۆم قەمیسەکە بکڕم. 3 دوکان و دیسان گەڕامەوە کتێبەکەم کڕی و قەمیسم نەویست. هاتمەوە بۆ ماڵوتیان کوا قەمیسمەوە کتێبم کڕیوە. وەڵا چینە چاکیان پێم کرد ئەوەی پێمیان کرد بەلەم دوو لەوی حازری لە مەعدی سەگا نابێتەوە. لەو ئاخرۆخرە باوکم بەردەوەی بچێتە بەردووەبانی خوا کتێبەکەم بۆ لەگەڵ مردوی حازری وتم باوە ئەوە ئەو کتێبەیە کە کاتی خۆی پێم کرد لەسەری ئەوە ئەو کتێبەکەمەوە من تا ئێستا چەند قەمیسم دڕانەوە. وەڵی لەوە بەست خۆ تێگەی من حەقم نییە. باشە مامۆستا ئەلی هەڵبژاردننی نازناوی سەر ڕۆ هەلو یاخی بوون و تەمەڕودەوە هەر لەو یاخی بوون و تەمەڕودەوە برا هاوڕەیەکم لێرە وەسڵاوی پێگەێنم سیمان سعدوڵا مامۆستای موزیکە لە ئەڵمانیا. ئەو لە پەیمانگەی مامۆستایان بووم هەموو کاتی پێمی ئەوت تۆ سەرڕۆی تۆ سەرڕۆی وای لە هات ئیتر بە سەرڕۆ بانگیە کردم بۆ نەزناوە شەرەکە شتێکی جوان بۆ هەڵم بشارد. بەڵێ ڕاستە. مامۆستا چەند کتێبی شێعریت هەیە؟ 4 کتێبی شێعریم هەیە جگەلەوە کتێبێکی پەروەردەییم هەیە باسی حاڵەتی دەروونی مناڵانەکە. کتێبێکی تری پەروەردەییم هەیە باسی جونگەکانی قوتابخانە و پەیوەندیەکانی بە کۆی پەروەردرایەنە و کۆمەڵگایە. کتێبێکم هەیە لەسەر هونەرمەندی زۆر خۆشەویست ئەکرەم دووزدۆ وابزەم هەر لە ڕێگەی جەنابتانەوە بە تەکلیفی جەنابتان و بنکەی گەراوێش بوو ئەو کاتکەلەوێ بووی ئەو کتێبەشم لە چاپدا. هەروەها کتێبێکی وەرگێڕانم هەیە لە کۆمەڵێک شعری هندیە بە عەرەبی هاتووە ڕەبیە خەمیس کردوێتی بە عەرەبی من ئەو کتێبم وەرگێڕاتەوە کتێبێکی شعریە با بڵێن. دوایین کتێبم چیرۆکێکە شاری کەڕوڵاڵان چیرۆکە بەڵێ بڵێ کتێبێکی کۆمەڵە چیرۆکەکە بەڵام ناوی کتێبەکە شاری کەڕوڵاڵانە. هەر تەمەندرێژی مامۆستا سەرفرازبی. پێشەوەی بینە ناو مۆزوعی تر حەز دەکەم تێکستیشتریمان بۆ بخوێنیەوە مامۆستا. تێکستێ بخوێنمەوە ئەم تێکستیان پەروەردەییە بێ هەرچەند شعرە بەڵام تۆزی ڕۆحی چووکە من مامۆستام و لەناو مەسەلەکەیە سوپاس دەکەم لەناو مەسەلەکەیە ژیاوم ماوەیەکی زۆریش خەمی خوێندکار ئەزانم چییە. بێگومان بێگومان بە یارمەتی هاوکارانم کاکات زۆر سوپاسیان دەکەم جانی. بەڵێن لە خوێندکارێکی یاخیەوە مامۆستا من بەڵێنت پێدەدەم ئەم جارەیان بە خۆمدا دەچمەوە و نمرەی بەرسر دەهێنم بەڵام کە دایکم لە نۆرینگە دێتەوە لەسەر سفرەی ئێواریەکی درەنگ وەخت خوشکە بچووکەکەم دیسانەوە گەشکە دەیگرێ و خوانی شیوی ئێوارەمان چەند گەرم بێ سارد سارد دەچێتەوە. مامۆستا دوابەڵێنت پێدەدەم بەڵام کە بیرکاری دەنووسمەوە هەڵە دەکەم لێم تێک دەچێت. کاغەزەکە یا فرمێسکی سەر گۆنای باوکم زووتر بسڕمەوە. ناچار شەق لە ورچە پەڕۆینەکان دەدەم چاوی بوو کە شوشەکان هەڵدەکۆڵم تا دەنووم تۆڵەی خوێندن لە کاتژمێرە مردووەکە دەکەمەوە. نازانم بۆ کوردستان جارێ 2 برگەیە و جارێ 3 و جارێ 4 من کوردستان ئەناسم نەشمیلترین کچی گەڕەکە هەموو مێرد مناڵانی کۆڵان
هەموو مێردناڵانی کۆڵان چکرێتە نامەی بۆ هەڵدەدەن، مەسیجی بۆ دەنێرن، ئەو بێپەڕوا هەنگاو دەنێ و کە دەگاتە دەرگەی حەوشە ئاوا دەبێ. دوو مانگیش جارێ شەهیدانەکەی باوکی بۆ خانوویەکی داتەپی و دەدا بەکرێ. مامۆستا من بەڕێنت پێ دەدەم، بەڵام کە بە کتێبی مێژوودا دەچمەوە شانامەکەی فیردەوسی و خەڵاتەکەی غەزنەوی قانگم دەدەن خنکێنن. وێنەی ئەو پاشا قەڵەوانە دەبینم بە ورگەوە چ قەڵەمڕەوێک بوونە. چۆن ڕۆحی ئەم هەموو میلەتەیان بەو پەڕی نەزاکەتەوە لەسەر سفرەتیە کردووە. بریقەی ئەو هەموو شمشێرەش لە نەسەبی غەدر بەترازێ چی بۆ ئێمە خستۆتەوە؟ مامۆستای ئاین ڕەحلەکانمان پڕ دەکا لە هەڕەشە، جانتاکانمان لە دۆزەخ. هەموو ڕۆژێک بڕێک ترس بەسەرماندا دەبەشێتەوە. بەهەشت و هەرچی پەرینە و نیگایە بە تەنها بۆ خۆی دەیبڕێتەوە. زیندەوەرزانیش گەمە بەدەستەمان دەکا. جارێ دەبین بە تەنور و لە قوڕی خاو دروست دەکەین، جارێکی تر لە بڕبڕەی پشتی مەیمونەوە لەگەڵ زەمەن هێدیدا ئەتراشین. من بەڵێنت پێ دەدەم کە بە خۆما بچمەوە. سوێندت بۆ دەخۆم بە پیاوچاکانی ناو کتێبی زانست کە ڕەوا ئاسکەکانی بەشی دوایینی کتێبی پەروەردەی نیشتیمانی بگرمەخۆ و لە ڕەشەبایان بپارێزم. تۆپ هاوێژەکانی ناو کتێبی مێژووش نەگوم دەکەم و لە شوێنیاندا پیاسەی عاشقانە دەڕێنم. سوێند بە چاوەڕخەوانیەکانی گالیلۆ، چی ئەستێرەی بێپەناگەی وانەی جوگرافیایە لە ژێر چەتکی سۆزەکانمان کۆ دەکەمەوە. هەموو تیشکە شکاوەکانی وانەی فیزیا لەسەر مێزەکەمدا دەنێم و یەک بە یەکی دەگرمەوە. بەڵام بەردەوەی بگەمە ماڵ گوێم لە نووزەی دایکێکی کلۆڵ دەبێت کە پێم دەڵێت تو لە ڕای خوا سەری کوڕەکەم بۆ بێننەوە. سەری کوڕەکەم پڕ بوو لە کۆتر و هەوری سپی، ئیتر ڕقم لە نۆبڵ و لە باروتیش ئەبێتەوە. مامۆستا مامۆستا ئەم هەموو کەوانەیە بە من ناکێتەوە. وەڵامی ئەم هەموو پرسیارە ئەزەلیە نادرێتەوە. من نازانم زەنگ بۆچی لێدرێ. بەفر من هەبم یا نەبم هەر دەبارێ. کە مانگ هەڵدێ شاعیران تیر و پشک لەسەر ڕوودبوونەوەی دەکەن. مەلاکان گرە و لەسەر هاتنی مەوسمی حەج و جەژن. منیش بەدیار ئەم کتێبانەوە، بەدیار ئەم گۆڕەپانی فێرگەیەوە، بەدیار ئەم کەلاوەی سەدەی 21ەمەوە کە تەواڵێتەکەی بە تەواڵێتی زیندان دەکا و زۆر پیستریش. بەڵێنت پێدەدەم و ناشزانم چۆن ئەی مامۆستا لەم خاشاکە ڕەشەکوژی کاوەخۆیە سەر دەردێنم و دیسانەوە هەڵبسمەوە. سەرت خۆش مامۆستاگیان. دەست خۆش کاکارکان، دەست خۆش مامۆستاجان. مامۆستا بنەوەدەی ینی نزیک بوومە لە جەنابەت لە یەک ژوورا ئیشمان کردووە، لە یەک دەستگای ئیشمان کردووە، زۆر لەسەر لێکدژی ئیشەکەی، لێکدژی بینی ئەفسانە و واقع، لێکدژی لە بینی زوڵم و لە بینی ژن، لە بینی ئاین و لە بینی ستەم، لەسەر ئەم لێکدژیانە زۆر ئیشەکەی. تەمان ئەوەی ئیشکا لەسەر لێکدژی باگراوەند و پێشینەیەکی سەقافی گەورەی دەوێ. من پێویست ناکە شایدیت بۆ دەم کە تۆ خاوەنی ئەو باگراوەند و پێشینە سەقافیە گەورەی.
ئەم لێک دژیانە مامۆستا یعنی ئێستا من وابزانم ئێستا خەریکی ئەفسانەی خەریکی کۆمەڵێک تابلۆی ئەفسانەیین ئێستاکە ئەم لێک دژیانە مامۆستاگەر یعنی لە بینی با بڵێن ستەمی باوک و هەڵبژاردننی تەمەڕۆت ئەگەر من ئێستا پرسیارێک لێ بکەم مامۆستا طبعاً تۆ لە من گەورەتی هەم بە تەمەن هەم بە بەهرە هەم بە ئینتاج پێت بڵێم لەکوێیە ئەم هینە زۆر ئەزیەتی داوی ئەم لێک دژیانە یعنی لێک دژی بینی ستەم و بینی یعنی بینی ئەو تربیەی کە تۆ خزمەتیەکەی لەگەر ئەو واقع خراپەی کە تربیەتیدایە لە بینی ئەو عمری کە تۆ بۆ ئەدەب سەرفت کردووە لە بەرامبەر ئەو هەموو پەراوێز خستنەی ئەو بەهرە جوانە لەکوێیە ئەو لێک دژی ئەزیەتی داوی یان سوودی پێگەیاندووی ئەتوانم پێت بڵێم ئەتوانم ئەوە بە شێوەیەکی ترێکی بدەمەوە مرۆڤ شاعیر هەموو کاتێک ئەیەوێ سپاسی وجودی خۆی بکات لە ڕێگەی تەحەڕڕەوە لە ڕێگەی خۆ ئازادکردنەوە شاعیر ئەگاتە ئەو ڕادیەی لە خۆ ئازادکردن ئیتر هیچ شتێک لە بەردەمی خۆیان ناهێڵێتەوە یاسا وەکو یاسا نەریت ڕێسا کۆمەڵایەتیەکان شەرع زۆر شت خزمەت بە ڕەعیاکە کۆمەڵێک لە کۆمەڵگەیەک یان کۆمەڵێک خەڵک ئەخاتە ژێر یەک تاقە بڕگەیەکەوە بۆ بڕگەیە تەحەکومی پێکە لەوە زیاتر بۆی نییە ئەوە هێڵی سوورە و نابێبی بەزیێنێ بەڵام شاعیر شۆڕژگێرانە هەوڵەدا مەبەستم لە شۆڕژگێرانە ئەوە نییە کە بڕواتە ناو تیمێکەوە یان بڕواتە ناو حزبێکەوە یان بڕواتە ناو بزوتنەوەیەکەوە شۆڕشی شاعیر شۆڕژگەرەتی شاعیر لەوەدایە کە دوجار ئەگاتە ئاستی ناهاوریز کە بوو بە مرۆڤێکی ناهاوریز بوو بە مرۆڤێکی لامونتەمی و لە هەمان کاتە یاخی بوو ئەو هەموو کۆمەڵە یەکدژی کە جنابتان باستان کرد گەڵاڵی پێەکە لە ناخیا هەڵ ئەقڵێ وای لەکە بە دوای دروستبوونی خۆی ئەبێتە هەوێنی دروستبوونی ئینسانەکە یعنی ئێستا مەسەرەن لەو تێکستێک کە خوێنتەوە من هەستم بە پارادۆکسییان لێکدژی نێوان واقعی تربیە پەروەردە لەگەڵ ژیانی تەڵەبەکە لەگەڵ هیوای مامۆستاکە لە تێکستی یەکەمە مەسەلەن کە ژنیەک بڕگە نییە ژن مجرد کەلیمەیەک نییە تەنها مفرەدەیەک نییە زۆر گەورەترە دایک زۆر گەورەتر لەوەی کە هین بێ یانی لەوەی مفرەدەیەک بێ لە مفرەدەکانی تر من ئەو لێک دژیەی تۆ مامۆستا زۆر جارە هەستم پێ کردووە حتا لە ڕخنەکانیش کارە ڕخنەیەکانت کە تۆ وتارە نووسیوە کاری ڕخنەیت کردووە مەسەلەن هەمیشە توانی و تا هاوێر بکەیت لە بینی شتی باش و خراپ لە بینی جوانی و ناشرینی لە بینی ئەوەی ئیبداعیە و ئەوەی نائیبداعیە و ڕەنگە ینی زۆر یعنی تووشی ئەوەش بوویەوە ینی تووشی با بڵێن لۆمەی برادرانیش بوویەوە لەسەر ئەو مۆزوعە لەسەر ئەم ڕازگۆیی و ئەم ڕوبەڕووبوونەوە و ئەم ڕوبەڕوویی کە جەنابەت هەبووە وەڵی ئەگەر لەسەر ڕازگۆیی تووشی لۆمە بین ئەی ئەبێ لەسەر درۆفر تووشڵ تووشی وڵا لێرە لەسەر درۆ تووشیز ناوی بەس لەسەر خۆی مشکلەکەەوەە ئێستا دنیای ئێمە مامۆستا لەسەر درۆ تووشیز ناوی لەسەر ڕوبەڕووی تووشی شتەوی لەسەر عەزیز نەسین ئاماژەی پێداوە ئەڵێ ڕۆژگارێکە ژین جەران سەردەمێک بوو پیاو ئەگەر ناچەر نەبووایە درۆی ناکرد ئێستا ڕۆژگارێکە ئەگەر ناچەر نەبێ قسەی ڕاست ناکە ئەوە عەزیز نەسین زۆر بەجوانی ئاماژەی پێداوە ئێمە دڵخۆشین بە بەهرەت مامۆستا من لە نزیکەوە مادووبوونی جەنابەت دەزانم هەموو تەمە دەزانم باشە مامۆستا باسێکی هینم بۆ بکە هەشتاکانی کەرکووک هەفتاکانی کەرکووک تایدا سەقافە تایدا یعنی دەمەوێت سوود لەو خیبرەی جەنابەت وەگرم بۆ بە بەراورد لە سەرەتای هەشتاکان با بڵێن ئەو کاتی کە تازە چوبووینە قۆناغی ئەعدادیەوە تازە لە ئامادەیی بووین لە پۆلیسواری ئامادەیی بووین گازینۆیەکە بۆ گازینۆ مدەوەڕێیان پێوت دوایی بە ئەو کاتنی ئێستا با بڵێن لە سەردەمی بەسەرچووە ئەو کات وابزانم محافظ این بوو منزل جبوری بوو هاتوتی ئەم کەلیمەی مدەوەڕەیە زۆر ناشین خۆی گازینۆکە بازنەیی بوو وتی زۆر ناشینە بیکەنە منەوەرە ئیترەوە گازینۆیە لە سەردەمێکا کە مدەوەرە بوو یەکی لەوانی کە لەوێ تابلۆی جوانی دانا کاکی مەرکاکەیی بوو کاکی مەرکاکەیی کۆمەڵێ تابلۆی زۆر نەزەری دانا کاریگەری بەڕاستی کاریگەری تابلۆ
لەو ڕۆژەوە ناخمدا چەسپا و حەزم کرد تەماشای تابلۆ بکەم لە دوای ئەوە چەندین تابلۆ بوو هەروەها بێتەوە ئێمە باوکمان بابڕین کرێکاری کۆمپانیای نەوت بوو یانی ئێکە بوو واحد حوزەیران بەس بۆ ئەو بابڕین بۆ ئەو ئەندامانە بوو کە لە کۆمپانیای نەوت بوون بۆ خەڵکێکی تر نەبوو ئیتر ئەوە یاسای کۆمپانیەکەوا بوو ئێواران سوین لەبێ گوێمان لە گۆرانی ئەگرت و گوێمان لە شعر ئەگرت و گوێمان لە شتانە بەڕاستی ئەوە کاریگەری بەسەرمانەوە هەبوو من باوکم خۆی حەزی بۆ شێرانە بەڵام بە کاریگەری برادەرێکەوە زۆر کاتکە ئەچوو ئێمەشی لەگەڵ خۆیان ئابرد ئێستا چۆن لە مامۆستا ئێستا وەسەتی سەقافی و ئێستا وەسەتی سەقافی لە کەرکووکە لەسەر قۆناغێکی شێوە مدبوون ئەڕوا شێوە مدبوونەکەیشی ئەگەڕێتەوە بۆ زۆر هۆکار یعنی ڕکوت بڵێ بڵێ تووشی زۆرێک لە ڕکوت هاتووە ئەو ڕکوودە ناهێڵێ یعنی ئەو جوڵەیە نەماوە لە شوێنێکە بودجەنیا لە شوێنێکە کاریگەری قەیرانی دارایی بەسەر شاری خەڵکی شاری کەرکووکەوە دیارە چکو ئێمە با بڵین ئەو مامۆستایانی کە لەسەر هەرێمن تەفاوتێکی زۆر کەورەکەوتە بینیان لەسەر ئەو مۆزەف و مامۆستایانی کە لەسەر بەغان بەهۆی ئەو تەفاوتەوە تەماشاکەی زۆرێک لە دابڕان لە نێوانی خەڵکی کەرکووکە هەیە کەم کەسەیە ئێستا لە شاری کەرکووکە بەڵێ تاک ئیشەکەیە تەنانەت ڕێکخراومان هەیە ئیشی جوانەکەن من یەکێ لەوانە یەکی لەو ڕێکخراوانی کە ڕێکخراوی شار بوو پار هاوین بابەتێکی زۆر گەورەم لەسەر مناڵی شەقام ئەسپال شەوارە لەسەر مناڵانی شەقام بابەتی گەورەم دروست کرد هەروەها بێتەوە کۆمەڵێک بزوتنەوەی بچوک بچووکە یاکە بەشی شارەکە ناکە شارەکە هەماهەنگیتیانە نەتەوەکان یەک ناگرن کێشەی من ئەوەیە کە ئێمە ئەگەر نەتەوەکان یەک بگرن کۆمەڵێک کولتور تێکەڵ بە یەکە بێ زۆر ڕاستە خەمی من ئەوەیە بەڵێ ڕاستە ماڵدەینەوە سەر ئەهەمیەتی ئەو کولتورە باز لە دەوڵەمەندی کەرکووک دەکەین کە بۆتە نەهامەتی لە جیاتی ئەوەی بێتە مای کرانەوە و گەشانەوە بەڵام دوای ناوبڕێک ئەزیزانم ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتەن بە ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم ڕۆژێ لە ڕۆژان دەست لە غروری زیندوان هەڵدەگرم بە دەنجی بەرزە و حکایەتانە دەژێڕمەوە کە تۆز دەخەنە سەر کیمیای مێژوو بێبەری دەبم لەو ڕۆژانەی کە سپێتی دڵم تێکەڵ بە ئێوارەیان نەبووە پێم سەیر نابێت چۆلەکەکان دەنوو لە شان و ملی یارە ئەسمەرەکەم بگرن لەو دوورەوە بە نانی گەرمی دەزانن چەشنی مشتە خوێک لە ژیاندا دەتوێمەوە دەشزانم تام نادەمە جامێ ئاوی ئەم دنیایە هەوڵ دەدەم باوەڕ بە مەحوی بێنم هەوڵ دەدەم باوەڕ بە مەحوی بێنم کە پێویستە قومێ عەقڵ لە دەفری مارکس بخواتەوە بە عەمبەر خاتون دەڵێم بۆ دلێر مەولەویەکی ترە دەپرسم بۆچی ڕۆژانەمان خۆی دەشارێتەوە و شەوی ژنی هەتاو یەخەی نەگرێ داوایە ئەو تیشکەری دەکاتەوە کە بە قەرز پەیداوە دەگۆڕێم تێدەکۆشم نان ئینکاریم لێ نەکا خۆشەویستی دەسەنمەوە لە هەولێر بە قوربانی ژنێک دەبم لە ئەستەمبوڵ لە مزگەوتی ئایا سۆفیا تۆبە دەکەم عزیزانم خۆشەویستانم دیسان هاتینەوە خزمەت جەنابتان لەگەڵ برای گەورە و مامۆستا و ئازیز و هاوڕێمان شاعیر و نووسەر ڕەخنەگر شاعری جوانی کەرکووک مامۆستا عەبدوڕەحیم سەرڕۆ مامۆستا باسی
شتێکمان کرد باسی تێکەڵاوبوونی فەرهەنگی. ئەو شارانە یەک میلەتن عادەتەن شاری فاشلن لەبەرەوەی بەریەکەوتن نییە. لە کوردستان شارە یەک میلەتەکان بۆتە مایەی ئارامی و سەقامگیری، شارە فرە کولتوریەکان بۆتە مای نەهامەتی. با من ئەو نقطەیە کەمێک بۆ جەنابەت پریپێرکەم، یانی ئامادەکارێکی بۆ ڕووناکبیری و سەقافەت و ئەدەبیات ڕێک بە پێچەوانەی سیاسەت ئیشەکە. سیاسەت یان سیاسی یان سەرکردە دەیەوێ هەموو ڕەنگەکانی ئەو کۆمەڵگایە بکاتە یەک ڕەنگ، ئەوش ڕەنجە حیزبەکەی خۆیەتی وە لێیان خوڕێ. سەقافەت یەک ڕەنجی پارچە پارچە دەکا و دەیەوێ لە ڕێگای بەریەکەوتنی ئەو ڕەنگە جیاوازانەوە پلکە زێڕینەیەک دروست بێ، فشەی فسایەک دروست بێ. لە کەرکووک تورکمان هەیە، مەسیحی هەیە، عەرەب هەیە، کەرکووک هەیە، کورد هەیە لە کەرکووک. لە باتیەوەی بەریەکەوتنی ئەم زمانە جیاوازە، ئەم ئاوازە جیاوازەنە، ئەم مۆسیقا جیاوازە، ئەم شێوەکاری جیاوازە ببێتە مایەی دەستکەوت بۆ شارەکە، بۆتە مایەی نەهامەتی. لە هەولێر و سلێمانی کە بەس کوردن یان لە دۆک کە بەس کووردە، مەفروزە سەقافەت لە پاشتر بێ وەک لە کەرکووک، لەبەرەوەی دڵنیا بە ئێستا سەقافەت لە ئەستەمبول لە پێشتر لە شارێکی وەکو ئەزمیر یا شارێکی وەکو دیاربەکر لە بەرلین ئەوترا کراوەترە لەبەرەوەی بەریەکەوتنی ئەم کولتورە جیاوازانە دەبێتە مایەی وەکو بەردە ئەستێ کە چۆن بەردێ ئەستێ لێکردی و ئیتر باڵێنتی شتێک داتەوە و هەتاوی گەورە ئاگری گەورە ڕووناچی گەورە دروستەکە. حیزبەکانن چێنەوەیان کردووە تورکمانێک و مەسیحیەک و عەرەبوک و کوردێکی کەرکووک کە لەلای یەک بەقاڵ میوە دەکڕن، کە لای یەک حەلاق منداڵەکانیان سەری تاش، کە لای یەک پیرێژن ماستی ماگا دەکڕن. چێ وای لێ کردووە کەرکووچیەکە کوردەکەی بچێتەوە بە تەلەڤیزیۆنەکەی یەشێتی و پارتی متەئەسیر بێ، تورکمانەکەی بچێتەوە بە تەلەڤیزیۆنی تورکمان متەئەسیر بێ. چێ وای کردووەم کەرکووچیانە ئەم جیاوازیە کولتوریە، ئەم مەڵتی ڤۆیسە، ئەم فرە دەنجیە کە لە کەرکووکدا هەیە بێتە مای نەهامەتی، کە مەفروزە بێتە مایەی پێشکەوتن و گەشانەوە. کۆمەڵێ هۆکار هەن. ئەگەر ئێمە بیت و کتێبەکەی سینۆها ئێستا بە بیری خۆمانی بێنینەوە، سینۆها دکتۆرێکی فیرعون بووە، هەرچەند خەز ئەلماجدی ڕەتیە کاتەوە لێ وەرکۆلۆتیا شتێ ناوێت سینۆها بێ ڕەتیە کاتەوە ئەخۆ ڕۆمانیشە ڕاست ئەڵێ وجودی نییە. ڕاست کاتێککە لە دیمەشق گەڕێتەوە بۆ مسر ئەڕوا لەوێ بە فیرعون نەڵێ ڕێ با بە خەڵکی دیمەشق ئێمەیان خۆشەوێ، ئێوە چییە؟ ئەو خەڵکی با بڵێن مەنتیقەی شامەتان لە ئێمە کردووە بە دوژمن و شتیوە، مامەڵەیان لەگەڵ منە وەکو غەریبێ زۆر مامەڵەیەکی باش بوو. وتی سینۆها عاقڵ بە ئەگەر ئێمە دوژمنیان بۆ نەدۆزینەوە ئێمەیان لێ بێ بە دوژمن. بەڵام لە وڵاتێکی پێشکەوتوو لە عەقڵکراوەی وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەگەر ئێمە بێت و تەماشای هارڵم بکەین، هارڵم شوێنێکە سپی پێستی تایە، برۆنزی تایە، برۆنزیەکانی با بڵین چین و دەوروبەری، هەروەها سوور پێستەکانی تایە، هەروەها ڕۆژ پێستەکانی تایە. هارڵم بۆتە پایتەختێکی گەورەی جیهانی بۆ ئەدەبیات، بۆ ڕاپ، بۆ میوزیک، بۆ فکر، بۆ ئەدەب، تەنانەت بۆ فەلسەفە، بۆ کۆمەڵناسی. ئەمە چییە؟ ئەمە سەرەتای شتەکە ئەگرێتەوە بۆ خودی کۆمەڵگەکە. زۆر بەداخەوە ئێمە لە کۆمەڵگایەکدا ژین، کۆمەڵگاکە تا ئێستا خوێندنەوەی لا نەبووتە زەرورەت. ئەوەندەی لە کۆمەلگای ئێمەیە خەڵکی گوێگر هەیە، خەڵکی خوێنەر نییە. ئینسانی گوێگر پرۆسی گوێگرتن چییە؟ پرۆسیەکی تەشەڕوبیە، وەری ئەگرێ و بزریەکە. بەڵام پرۆسی خوێندن چییە؟ پرۆسیەکی تەحلیلیە. ئەو کەسە دانیشێ بەدیار ئەوەوە لێکی ئەداتەوە. من پێش ئێستا شتێکی ترم خوێندێتەوە هەر لەسەر هەمان بابەت، بەڵام ڕائیەکی تری هەبووە، لە لای فڵان کەس هەمان بابەتی هەبووە. ئەو شتە لەناو مێشکە ئەچەسپێ ئینسانێکی لێ هاتووی لێ دەخڵقەیە کە ئەو ئینسانە فریو نادرێ، مێشکی کراوە بێ، خەیاڵی دروستە بێ، شتەکان وەکو خۆی وەرناگرێ بەوتن، بەڵکو وەکو خۆی وەریەگرێ بە لێکدانەوە جیاوازەکانی. یعنی مامۆستا سەیریکە من شاری یەکنەتەوەم پێ ڕسمی ئەوەیە شەبسیە ڕەش و سپی، بەڵام بەڕاستی شاری فرەنەتەوە، فرە دەنگ، فرە کولتور، فرە ئەدەب، فرە گۆرانی وەکو ڕسمێکی ملەوەن وایە.
زۆر جاران هەز دەکەم کەرکووک لەلایەن دەسەڵاتدارانی کورد و عەرەب و تورکمان هەموو دەسەڵاتدارەکان وایە لەو شارە کردووە کە ئۆقرە بە خۆیەوە نەگرێ جۆرێک لە خۆ من ناڵێم ئێستا شەڕ هەیە لە بینە بەڵام جۆرێک لە حەزازیەت هەیە لە بینە تۆ بەیانی شتێ بکە دوای هەفتەیەک ئەوەی تر لاسایی دەکاتەوە ئەوەی تر بەڵام ئایا هەموو لاساییکردنەوەکان وەکو ئەوەی یەکەم ئەبێ لێرە ئەوە مشکلەکەمان لێرە یعنی ئەوەمان نیە مەسەڵەن بڵێ کاکا کابرایەک بێ بڵێ کاکامانێ داهێنان لە مەجارێکا بکەین ئێوە چیتان هەیە نەتەوەی پلان ئێوە چیتان هەیە فکری پلان ئێوە چیتان هەیە ئەمە خۆی لەخۆیە کاریگەریەکی گەوری بەسەر ئەو شانەوەتی باشە مامۆستاجان دەبانەوێت شعری شترمان بۆ خوێنەوە ئەزیەت نەبێەوە مامۆستا شەفاعەت ئەینان شەفاعەت ئەینان من جمکانەی بەکرم و ناچێمەوە کوڕی زەردەپەڕم و ئاوا نابم لەم کەلاوەی ئیرەمستانە دێوەری سەفەرم و پێیەکانم بەسەر یەکدا هەڵدەوەرێن دەبمە ئەفسانەی وڵاتان دەبمە ئەفسانەی وڵاتان شار بە شار ماڵ بە ماڵ کۆ بە کۆ ڕێوبانەکان ژەهراوی دەبن بە منی مرۆڤ بە منی خەڵتان بە خەون و بیرەوەری ڕەشەبا بێهودانە سرم شانە دەکاو باران نەغمەی سرت و سڕی لەسەر پەنجەکانم دەخێنێ ئەگەر کانیەکان بەرەو بەرزایی شەڵزنێن لەو بەردانە هەڵ ناگەڕێم کە لە دڵی مرۆڤەکان نەرمترن کە بە کۆڵێک سواڵەتەوە بە بێدەنگی بەنام دەدەن و بەرسیلەی وەنەوزێکی سۆفی زمانە بە گەڕووی وچانمدا دەگوشن دەپێناسەیەکی برسێتی بکەن با ئیتر نان کەڕوو نەگرێ با ئیتر لە فەرهەنگی لاسفیگاسی ئەم سەردەما لە ساڵنامە هەڵات توتکاوە نەبینە زێرابی هەناسە و خاشاکی خەونی لەنی و با ئیتر تا منکری ناومێدی پەراوێز نەخرێ ئەینان لە سەدەی جەنگڵی مۆڵ و کافتریادا هەر پێم دەکرێ گۆزە ڕشکاوەکانی هەستم لە سەرەڕی کانی لە کوربووەکانەوە ئەینان لە سەردەمی جەنگڵی مۆڵ و کافتریادا هەر پێم دەکرێ گۆزە ڕشکاوەکانی هەستم لە سەرەڕی کانی لە کوربووەکانەوە لەم خنکانەوە بەرەو خنکانێکی تر بگوازمەوە لە تاسەی شکستەکانمەوە بەرەو ژیان هەر مردنیەک بە مردنیەکی تر بشارمەوە بازوەکانم ڕچیوی بیساڵی وەرزانن و گوریس و کۆڵەبار کێشی ژیانیان کردو وەریانە بەدەمی ئەوسی قورانەوە دەکەم کە تووڕەن و وەڵامیان بۆ ناکەم ئەینە نەداری تەنگم پێ هەڵدەستنێ و خەونەکانم ڕەشەبای نەهامەتی بە ئەتاوانی بردووە برسێتی بە پاساوی ئاگرینەوە دەفی مەرگم بۆ دەژەنێ شەفاعەت ئەینان مۆتەکەی ژان چی نەماوە ڕۆحم بەبارم تە بەبارت و دڵنیا بە هەردەم کوژێ تاپۆکان کەم ئەندام و حەرامەکان بیرکۆڵ کاروانی بنکێشی سەفەرمان بەربەستە و نەڕێوبانەکان کۆتاییان دێ و نە پەناگەیەک بۆ سەبووری دەبینەوە ئەینان کە دەکوژرین ئەینان کە دەکوژرین تابوتەکانمان بەردە زریکەی خوشکان پڕ دەبن لە لورەی بەرگ لە قیڕەی ئەو بۆقانەی وەرزی عشق بە ناکامی هەڵی تۆقان ئەوەی لێمان دەمێنێتەوە ورشەی گەڵاوەریوەکانن نزای مانگەشەوە لە پەرزگای هەوردا
بێسەروشێنبوونی ئەستێرەی لە ناو بەفری سەرکەلدا هەڵفرۆشتی ساتەکانی سەبووریە لە چاوەڕوانی نامەیەکدا لە ئەلفەوە تا بێ بە گومان خەسێنراوە. ئەینان بەردەوام بن. ئەینان کە خۆت بەدەم نزاکەتی گوڵەگەنمەوە با ئەدەی ئیتر سوورەتەکانی ژیان بێنمەک دەبن و بە کرچووکاڵی نەبێت ئیرنان کەچی تۆ هەڵم دەدیتە ڕۆزگار لە غەمزەزەکانی موتربا بە غوربەت بۆیە دیگەشترین قەبر سەری منە بەسەر سنگی برینداری نیشتیمانەوە. بۆیە دیگەشترین قەبر سەفەری منە بەسەر سنگی برینداری نیشتیمانەوە. سەفەری منە بەم هەموو کۆڵوبارەوە بەم تاسەکڵپەداری لە هەناوم بێزراوە. تارولەی تفەنگێک چرۆ لەسەر سنگم دەکاتەوە. تارولەی تفەنگێک چرۆ لەسەر سنگم دەکاتەوە. ئیتر ناسنامەم لە هەناسەی دایکمان تێتەمێنێ. ئەینان لە هەوێنی ئەم بوونە ترشاوەدا لە ڕۆحی تێکشکاوم بگە نێشک وەحشەتی ڕێوبانەکان. ئەینان لە هەوێنی ئەم بوونە ترشاوەدا لە ڕۆحی تێکشکاوم بگە منێک وەحشەتی ڕێوبان دەمکوژێ و پێویستی خۆم لە مرۆڤبوون هەڵگەڕاوم. قوربانیم و لە کاروانی مێژوو بەجێماوم. هەتا خەونی ژیان پەڵپم لێ دەگرێ و هەتا خەونی ژیان پەڵپم لێ بگرێ و مۆتەکەی مەرگ ڕاوم بنێ هەر دەڵێم شەفاعەت ئەینان. دەستان خۆش دەست خۆش مامۆستا من ڕێزی و فرمێسکانت دەگرم بۆ من غەریب نییە لە بروی من دەمێکە دەناسم میهرەبانی دەناسم باشی دەناسم جوانی دەناسم خوا لە ئێمە و لە مناڵەکان و لە ئازانە نەستێنێ مامۆستاجان قوربانی ئەمڕۆ گەورەت کردین مامۆستا گەورە بووین بەهاتنت خۆتان گەورم قوربانە بووم دڵخۆش بووم بەهاتنت بەڕاستی دڵخۆشم بوو بە هەرە جوانت لە تەمەنی ئێمە بێتە تەمەنی تۆ مامۆستا هەر تەمەند درێژ و سەلامەت و سەرفراز قوربانی بم. ئەزیزانم خۆشەویستانم لەگەڵ پیاوێکی جوان لەگەڵ شاعریشی نازدار لەگە کرکوشیشی ڕەسەن لەگەڵ شانازی هەمومان مامۆستا عەبدوڕەحیم سەرەڕۆ بەم جۆرە بە گۆرانیەشی هونەرمەندی ئازیز هونەرمەندی بەتوانە برا و هاوڕێ و ئازیزم کاکە کاروانی نەی دێنە کۆتایی ئەم بەرنامەیە بە ناوی ئێوە بە ناوی خۆشمان بە خێراتنیشی گەرمی مامۆستا عەبدوڕەحیم سەرڕۆ دەکەین. ئەمڕۆ گەورەی کردی خۆشحاڵ بووم ئەمڕۆ لە میێوەنداری ئێوەیە بووم. یعنی ئەمڕۆ باعتیبار ئەوەی کە جەژنێکە ئێمە ناو کۆمەڵی کەسی نازدار و جوانی وەکو ئەو هاوڕێ خۆشەویستانە کە یەکەم جارە من تەشریف بێنەوە بیان ناسم لەگەڵ کەسێکی وەکو جەنابەت کە ئەزموونێکی زۆری کارکردن و خۆشەویستی لە نێومان بۆ بڕەخنەم هەلێکی قبول کردەوە و ئیشی یەکترمان پێ جوان بووە. هەروەها لەگەڵ ستافی بەرنامەکەی ئێمە سوپاسی هەموو لە یەکتان دەکەم و بە بوونی ئێوە خۆم بە گەورازار قوربانە خۆتان گەورە بەڕێست ئازیزانم بەم جۆرە بە گۆرانیشی کاکە کاروان دێینە کۆتایی ئەم ئەڵقەی بەرنامەی بۆمی بەرهەتاو تا بێگەیشتنەوەیشتر هەر شاد و سەرفراز بن خواتان لەگەڵ.
جوانه ژیر سەروی لەسەر بێن کوڕ بە جەمانە جوانە قشقانە لەرزایە بەزمی کوردانە جوانە قشقانە لەرزایە بەزمی کوردانە شەد یەسەمایە وەندە خەنە بەندۆیانە ڕەشباڵە گیراوە سێچی لەو بایانە آزارم جوانه زور جوانه چند جوانه بزمی کردانم جوانه زور جوانه چند جوانه لچکو پاکیانم شاید زمای وندم خنم بندایانم رشبارن گیراوم سیچی لو بایانم رشبارن گیراوم او چلو بانه بە ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم.